بەشی چوارەمی راپۆرتی سیاسی کۆمیتەی ڕێبەری کۆمەڵە و کۆمیتەی ئەجرایی بە پلەنۆمەکانی حزب و کۆمەڵە. بزوستنەوەی دادخوازی و ئازادیخوازی. بوونی ئەم بزوستنەوەیەش واقعێکی حاشا هەڵنەگرە کە خۆی لە خەبات بۆ ئازادی ڕادەربڕین و کۆبوونەوە و ڕێکخراوبوون بۆ ئازادی زیندانیانی سیاسی و بۆ هەڵوەشانەوەی سزای لە سێدارەداندا نیشان دەدات. بنەماڵە دادخوازەکان لە دادخوازانی قوربانیانی دەیە شەستەکانەوە بگرە تا گیان بەخسکردوانی شۆڕەشی ژینە بوونەتە بزاڤێکی کۆمەڵایەتی بەهێز. خەباتی قارەمانانە لە 44 زیندانی ئێران لە کەمپەینی سێشەمەکانی نابۆ لە سێدارەدان تەنیا نمونەیەکە لەو بزوستنەوە بەرفراوانەی کە لە هەناوی کۆمەڵگەی ئێراندا بەڕێوە دەچێت. بزوستنەوەی دژ بە تێکدانی ژینگە. لە ڕاستیدا بزوستنەوەی دژ بە تێکدانی ژینگە لە ئێران وەڵامێکە بۆ شێوازە تاڵانکاریەکانی گەشەپێدانی نێئۆلیبراڵی و سیاسەتە دژە ژینگەیەکانی حکوومەتی ئیسلامی کە لە خزمەت بەدەستهێنانی قازانج و کەڵەکەکردنی سەرمایە لەلایەن دەسەڵاتداران و کۆمپانیاکانی سەر بە سوپا و دامەزراوە ئەمنی ئابوووریەکانی تردایە. دەوڵەت و دامەزراوە سەربازی ئەمنیەکان لەوانە سوپای پاسداران کۆنتترۆڵی سەرچاوە سروشتیەکانیان لەدەستدایە و بە پرۆژەکانی وەک دروستکردنی بەندا و دروستکردنی ڤێلا، کانگای نائستاندارد و پێشەسازیە ئاوبەرەکان لە ڕێگەی تێکدانی سروشت و چۆسانەوەی هێزی کارەوە قازانج بەدەست دەهێنن. سیاسەتەکانی گەشەپێدانی نایەکسان بۆتە هۆی توندبوونەوەی قەرانە ژینگەیەکان. بۆ نمونە، گواستنەوەی ئاو لە ناوچەکانی کوردستان و خوزستانەوە بۆ ناوەندە پیشەسازیەکان یان کشت و کاڵە ئاوبەرەکان لە خزمەت سەرمایەدارانی کەرتی تایبەت دامەزراوە حکوومیەکان و سەر بە حکوومەتدایە. سەرکوتی ناڕزایەتیە جەماوەریەکان لەوانە ناڕزایەتی جوتیارانی ئەسپەهان، خوزستان یان تاڵانکردنی دارستانەکانی ناوچێ باکوور نیشاندەری وابەستەی دەوڵەتەبە بەدەستهێنانی قازانج لە ڕێگەی تێکدانی ژینگەوە. دروستکردنی بەنداوە وێرانکەرەکان لەوانە بەنداوی سیلوانە کە ژیانی گوونشینانی لەناوبرد ئاگر تێبەردانی دارستانەکانی کوردستان لەلایەن هێزە سەرکوتگەرەکانەوە بە بیانی و بەرەنگاربوونەوەی نائەمنی کە لە ڕاستیدا پاکردنەوەی ناوچەکانە بۆ پرۆژەی سەربازیابووریەکان. ئەم هەنگاوای حکوومەت بوونەتە هۆی دروستبوونی خۆڕاگری و بەرخۆدانی جەماوەری. ڕێکخراوە ژینگەیەکانی کوردستان بە کوژانەوەی ئەو ئاگرانەی زۆر جار لەلایەن حکوومەتەوە هەڵدەگیرسرێن، ڕێگریکردن لە ناوچوونی لە وەرگە و دارستانەکان، چاندنی نەمام بە وشیارکردنەوە، ڕێکخستن و پەرەپێدانی کەلتوری پاراستنی ژینگە بەرەنگاری سیاسەتە دژە ژینگەیەکانی دەسەڵات دەبنەوە. لە ناوچەکانی تری ئێرانیش چالاکوانانی ژینگە لەوانە ڕێکخراوەکانی بەرگری لە کارون، هۆر عەزیم یان دارستانەکانی هیرکانی ڕوبەڕووی سەرکوت بوونەتەوە. دروستکردنی دۆسێ ئەمنیەتی بۆ چالاکوانانی ژینگە و دەستگیرکردنە بەربڵاوەکان نیشان دەدات کە حکوومەت بەریگریکردن لە ژینگە بە هەڕاشێکی ئەمنی دەزانێت، چونکە ئەم بزوستنەوانە ئەم کارەساتێک کە دەسەڵات بەسەر ژینگەیدا هێناوە لە قاو دەدەن. چەپی کۆمەڵایەتی. کاتێک باس لە بوونی هێزێکی چەپ لە ئاستی کۆمەڵایەتیدا دەکەین، ئاماژە دەکەین بە واقعێکی کۆمەڵایەتی نەک تێگەیشتنێکی زێنی. باس لە ڕەگ و ڕیشە بابەتی و کۆمەڵایەتیەکانی ئەم چەپە دەکەین. بوونی ئەم چەپە پێش هەموو شتێک لە گۆڕەپانی خەباتە کۆمەڵایەتیەکاندا دەبینین. بۆ نمونە کاتێک دەڵێن دروشمی ژن ژیانازادی جەماوەری بووەتەوە و پێگەی کۆمەڵایەتی بەدەستێنەوە، لە ڕاستیدا ئاماژە بە بەرنامەیەکی کۆمەڵایەتی بە ناوەڕۆک چەپ دەکەین کە لەلایەن هێزێکی مرۆیی دیاریکراوە بەڕێوە دەچێت. بزوستنەوەی کرێکاری بزوستنەوەی ژنیان بەکردەوە لە بەرەی چەپی کۆمەڵگادا خۆیان دەبینەوە. ئەگەرچی هەندێک جاریش بە هەزاران ئەمما و ئەگەرەوە لەلایەن هێزە ڕاستڕەوەکانی ئۆپۆزیسیۆنەوە وەک ئامراست کەڵکیان لێوەرگیرابێت، لە ئاستی ڕووناکبیران و پێشڕەوانیشدا بوونی کۆڕ و کۆمەڵە سۆسیالیستەکان لە ناوخۆی وڵات، بوونی جەماوەرێکی بەرفراوان لە خوێندکەران و ئوستادان و نووسەرانی ناسرا و بەناوبانگ و بەو بەرهەم و نووسینانەی کە لە ناوخۆی وڵات چاپ دەکرێن بە مەیلی سیاسی جیاوازەوە بەرچاو دەکەوێت. ئەم چەپە دەبێت بە فەرمی بناسرێت، بەهێز بکرێت و هاوکاری بکرێت. لە ئاکامی پێشکەوتنەکانی داهاتووی ئەم ڕەوتە هێزە پێشکەوتن خوازەکانی کۆمەڵگا سەر هەڵدەدەن.
چەپی کۆمەڵایەتی لە چوارچێوەی ڕێکخراوە جەماوەریەکان، کۆڕ و کۆمەڵ و حیزبە چەپەکان و هیتر پێدەنێتە ناو گۆڕەپانی خەبات و ناڕزایەتیە چارەنووسسازەکانەوە. هاوسەنگی هێز هەنگاو بە هەنگاو لە بەرژەوەندی بەرەی شۆڕش دەگۆڕدرێت. قەیرانی دەسەڵاتداریەتی و هێزی سیاسی تونتر دەبێتەوە. هەموو ئەمانە لە کۆتاییدا دەتوانن ببنە هۆی شۆڕشێکی ڕزگاری خواست. بەڵام ئەم ڕەوتە تا گەیشتن بە ئەنجامی کۆتایی و بەدەستێنانی ئامانجەکانی چەندە دەخایەنێت بە وردی پێشبیری ناکرێت. بەڵام ڕۆتێکی هەبوو حاشا هەڵنەگرە و ئەم بوونە واقعیەکە توێژێکی بەرفراوانی ئۆپۆزیسیۆنی بۆرژوازی و تەنانەت خودی ڕژیمی دەسەڵاتداریەشی ناچار بە هەوڵدان بۆ دۆزینەوەی ڕێگە چارە کردووە. ئەرک و ئەولەویەتەکانی ئێمە. ئەرکی سەرەکی ئێمە دەتوانرێت لە دوو تەوەردا کورد بکرێتەوە. یەکەم، کارکردن بۆ بەهێزکردن و پەرەپێدانی حەزب. دووهەم، کارکردن بۆ ڕێخستنی شۆڕش لە قۆناغی قێرانی شۆڕژگەرانە ئێستادا. تەوەری یەکەم، چالاکی ڕوتینی و هەمیشەی ئێمەیە. بە پێی تواناکانی ئەم قۆناغە پێویستە تۆڕ و شانە حەزبیەکان پێکاتوو لە کادرانی کارامە و بەزمون پەرەیان پێ بدرێت. گۆڕینی پێگەی حەزب بۆ هێزێکی یەکگرتو و خاوەن جێگە و پێگە لە نێو جەماوەردە و ئامادەکردنی بۆ گۆڕانکاریەکانی داهاتوو لە گرنگترین ئامانجەکانی ئەم قۆناغەیە. پەرەپێدانی شانە حەزبیەکان لە ناوەندە کرێکاریەکان، شوێنەکاری کار، زانکۆکان، گەڕەکە هەژارنشینەکان و ئەو ناوچانێکە لە ژێر ستەم و چۆسانەوەی نەتەوەیدان لەوانە کوردستان، بەلوچستان و خوزستان. بەهێزکردنی مێدیا کۆمەڵایەتیەکان و ڕەخساندنی دەرفەتی پەیوەندی گوتاری لەگەڵ چالاکوانانی ناخۆ. بەدەستهێنانی و هێز و تەرکیزکردنە سەر توێژە وشیار و خۆڕاگرەکان لە ناو کرێکارانی پێشڕۆ، مەعالیمان و خوێندکارانی ڕادیکاڵ و هەڵس و ڕاوانی بزوسنەوەکانی ژنان و نەتەوە ستەم لێکراوەکان. تەوەری دووهەم، کارکردنە لەسەر ئاستی جەماوەری و کۆمەڵایەتی بنەمای کاری ئێمە لەم بوارەدا لە بەڵگەنامەی استراتێژی حزبی کۆمۆنیستی ئێران داهاتووە. چەند خاڵێکیش لە بابەتێکدا لە ژێرناوی چەنوانەیەک لە ئاخێزەکانی ساڵانی ڕابردوو کە لە جیهانی ئەمڕۆژی ژمارە یەکدا بڵاوکراوەتەوە دەتوانێت سوودمەند ببێت لە پێشخستنی چالاکیە کرداریەکانمان لە بواری بەشداریکردن و ڕێنماییکردنی بزوستنەوە کۆمەڵایەتیەکانی ئێستادا. سوود وەرگرتن لە دەرفەتەکان و گۆڕینی ناڕزایەتیە پڕش و بڵاوەکان بۆ بزوستنەوەیەکی گشتیر و ئامانجدار، پەیوەندی بەردەوام لەگەڵ بزوستنەوە کۆمەڵایەتیەکان و هەوڵدان بۆ دروستکردنی پەیوەندی لە نێوانیاندا بە دووەداچوونی مەنشوری لانیکەمی داخوازیە بنەڕەتیەکانی سەردەمی یاخێزی شۆڕژگێرانەی ژن ژیانازادی، ڕێخستنی کۆمیتەکانی مانگرتن لە پیشەسازیە سەرەکیەکاندا لەوانە نەوت، پێترۆشیمی، فولاد، ڕێخستنی کۆبوونەوە ناڕزایەتیە سەرتاسەریەکانی مەعالیمان، قوتابیان و خوێندکاران و گۆڕینی ناڕزایەتیە بێژێویەکان بۆ داواکاری سیاسی. نا بۆ تایبەتیکردنی پەروەردە، نا بۆ پەروەردەی ئاینی و قوتابخانە و زانکۆی ئازاد و یەکسان بۆ هەمووان، پشتیوانیکردن لە خەباتی دیموکراتیکی نەتەوە ژێردەستەکان، بەرهەمهێنانی ناوەڕۆکی و ڕۆژێنەری وەک کورتە کلیپ و دروشمەکانی سەر دیوار و سرود و گۆڕانی شۆڕژگێرانە و ئەزمموی شۆڕشەکان. بەکارهێنانی زمانی باو و جەماوەری و خۆبواردن لە وشە ناڕوون و ئەبستکراوەکان و گرنگیدان بە ڕەنج و ئازاری ڕۆژانەی خەڵک. پەرەپێدان بە تاکتیکە شۆڕژگێرانەکانی وەک مانگرتنی گشتی، پێکهێنانی کۆمیتەکانی خۆڕاگری و هاوکاری لە گەڕەکەکانی شار و گوندەکان و خستنە ڕووی داواکاریە گشتیە ئەرێنیەکانی وەک بیمەی بێکاری، موچەی خانەنشینی گونجاو لەگەڵ ستانداردە جیهانیەکان، گرێبەستەکانی کار، بیمە تەندروستیەکان، مافی شوێنی نیشتە بجێبوونی شیا و خوێندنی بێبەرامبەر، بە فەرمی ناساندنی کاری ژنانی ناوماڵ و گونجاندنی لە چوارچێوەی یاسای کاردا، بانگەشەکردن بۆ شێوازەکانی حکومڕانی دیموکراسی ڕاستەوخۆ و لەوانە شۆراکان لە زۆمرەی ئەولەویەتەکانی ئەم قۆناغەی کارکردنن لەسەر ئاستی جەماوەری و کۆمەڵایەتی.